شلونن؟ باشي؟ اكي خلاتي لقيني ما فاحت والله خلاط ما بي شلون؟ ليش پیشەکی خڵاتم لێ قسە لە دەکەم باشە نابێ وەڵامی پرسیارەکەمان بزانین شتێکی خۆشم بەبێ پێشکەشکیانە بێ وەڵامی پرسیارەکەمان بزانین هەرما گۆرانیشمە پێ گۆرانی ناکە کە بۆچی گۆرانی نوکتە بەسەراتێکی خۆش چین دەرێ وڵات ئەو مایکە سوورەکەیە ئەوەیە دەرن خەڵک لی دەترسێ خەڵک لێ ترسێ ناو خۆشەویستە لە ناو خەڵک برێ نای بەڕێزە محەممەد کاک محەممەد بەچێ سەرقاڵی وڵا لێرە هاتبووین تەماشای فیلمی سینەمایی ماگرت کەسی سوپرایزەشیان داینێ خەڵاتی باشتر مۆنتاژ ماوەرگرت لە چاوی ئەو مۆنتێرانە ئەو مسەوەڕانە کامێرەمانانە خەڵاتی باشترین مۆنتاژ تازە لە ئەڵمانیا گەیشتێ دەی دەستە خۆش بێ سەرکەوتوبی لە ئاستی بەرزترە ئینشەڵا ببینین سوپاس سەلامەت بی بەچێ سەرقاڵی ڕۆژانە وەڵاهی مۆنتاژە دۆبلاجە دەوامی مەکتەب ئەوانێ دێ لەشە ساف سەلامەت بی چۆن هاتووی بۆ فامیلی مۆڵ هەر بۆ ئەوە هاتوویت خەڵاتە وەرگری هەموو چارشەمان لێرە فیلمی کوردی زیاتر عرض دەکرێت دائیرەی سینەما لێرە لە ئێمپایر سینەما هەموو چارشەمان فیلمە فری نمایش دەکرێت فیلمەکانی زیاتر کوردیە ئەین دەرفەتەکە هەر کەسێک دەتوانی بێ ئەوانەی کە فیلمیان نەدیتە ئەو فیلمە کوردیانی بەتایبەت کە لە سینەما عرض نەکرایە نەبینرایە دەتوان لێرە بێن تەماشایکەن ئەوەش ئێمپایر سینەما بینەرێکی سەرسەختی فیلمی زۆر حەزە بە سێکردنی بەخۆمان هەر سینەماکارین و خەریجی سینەماین و سینەماش شانۆشمان تەواو کردیەوە سینەماشمان تەواو ئینشاڵڵا بەرە ماستەر و شتیواش دەڕێین ئینشاڵڵا بۆ هیواین ئێمەش ئینشاڵڵا لە لوتکا بتبینین پێمان خۆشە کە تاکێکی کورت لە ئاستی بەرز و پلەی باڵای ببینین سپاس وەڵامەش تۆم خەونمان گەورەیە ئینشاڵڵا بە خەونەکانتان دەگەن پرسیارێکمان ئامادێ وەڵامەکە بزانی دەبیتە خاوەن خەڵات ئەگەر نەیزانی زوو لە دوی بم ئەگەر ئەو زوو پرسیارەکە جێڕاگرە پرسیارەکەمان ئەوەیە چ باڵندەیەک لە ڕەمەزاندا بە ڕۆژوو دەبێت وەڵی باڵندەک بە ڕۆژی نابی چۆن نانا بە ڕۆژوو دەبێت حەدیسی لەسەرەوە خۆرەدا پێم برێ یارمەتی ئەو ئەولا ناخوا وەڵامەکە بۆ داسانەکەم بەسە بەشتی خۆشی پێش دەکرێت چاجیپیتی دەربینم ناوەڵا ئەوە کۆپیەکی باشە اختیار تێمێم هوت بەڵێ بەڕسلێنکە کۆتر کۆتر نییە و بەڕسێلکەش نییە هودە ئەوواوە دەست خۆش بێ وەڵامەکە زانی لە قوڕانوانش بزانام ناویەتی ئەن حەدیسە ناوی لێت بەڵێ دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاستە خەڵاتێکمان بنێ فەرموو ئەوە خەڵاتی ئێمێ بۆ بەڕێستان هەردووکی بۆ بەڕێستانە ئەوە کارتی تێکساس چیکنە دەچن لەوێ نان دەخۆن سەدابیست داشکاندن ئەوەش کارتی ئەربێلایە بازاڕی دەکەن یعنی هەردەی پارەکەی بدەین دەبێت پارەکە ناکرێت لە حسابین بۆ بەلاشبی آخر شتێک خۆشمان پێشکەش کە کارتەکە بۆکەم بەفری بەجددی ئەی چۆن بەسەراتێکی خۆشم بۆ باسکە نوکتێک بەسەر هاتێک ئێستا کارتێکی فریتانێ ئەوەندە مفاجە هاتین تازە لە خۆمان هەر بە نوکتە هاتین دەگەر مامۆستا تەحسین فایقەویش نازەم ئەوەندە مفاجە هاتن ئێستا هیچمان پێ نییە با لە کاتی کارکردنا چۆن شتی زۆر خۆش ڕۆ ئەیا شتێکمان بۆ نوکتەکەمە بیربینەوە لەگەر بزانم بە تۆ ناڵم نوکتێکمان بۆ باسکە نازم وەڵی دا بینی خۆمان بێوەم لە بۆ بکە فری واز لە نوکتان بینە نابێت ئەمێ نوکتێکی خۆشم بۆ بکەی بەسەراتێکی خۆش ئەگەر دەنگیش خۆشە قەیچێکە گۆرانی ناوەڵات دەنگەمە زۆر خراپە وەڵی نازم دەنگم خراپە و نوکتەش لۆ کاتە نوکتەی حەدەسێکی خۆشمان بۆ بگێڕەوە نازم بەخوا هیچ شتێکی وا ئێستا بە فکرمدا نایە زیکرایەتێکی خۆشتان پێ بڵێم زۆر مفاجە بەشانە تاوا کردە ڕۆژانە لەوانێ زۆر سەری فیلمکەی یان بچیتە شوێنان لەگەڵ ڕەفیق و برادەرایان لە کاتی شانۆیە دە یارمەتیم دەن شتێکی خۆشەیە بە بیرم بینەوە بە ئەرزیان کەم ئێستا وایە ئێستا ئەوایە بە کتێب و بە دەرزەن لە لادوو وایە وەڵا هەیە وەڵی خۆ بڵێم نییە ڕاست نییە وەڵا ڕۆژانە ئەوەندە پێ دەکەین ئەو لەگە مامۆستا تەحسین فایقی لە کارفوری واگەیشتین و ئێمپایر سینەما باز بە پێکەنی ناتین باز لەو دەمەی توژانە مفاجە یەخیم تۆ ئیشی دۆبلێریت کردووە وایە پارچێک لەو شتانی کە وتوتە بیرتە بۆمان باسکەی وەڵی ڕۆڵی کێ گێڕاوە دەنگی کێ بوو سەردەمایەک زۆر دایانگوتە من ئانخماهۆ کاهینی گەورەی پەرزگای ئامون ئەوە دەنجی من بوو تەبعاً بەس وڵی حیوارە چێویشم بەتەواوی لەبیر نییە بەسان بوو جاران ئەگەر بچمە دیار سپلیت خۆم فێنکەمەوە هەر وەکو ئەو دەست دەمە دەرم ئەی ئامونی گەورە ئەوە دەنجیم بوو نازانم ئەوجا حتا سەحەدە
زۆر دەستە خۆش خۆشەویست نەبوومە بزانم چکە سەرکەوتوو سەرکەسووری ئینشەڵا. گەورە زۆر خراپ بوو کابرا. مهمەوە تۆ ئەگەر ڕۆڵی کەسێکی خراپیش ببینی مهمە ڕۆڵەکەت زۆر بە جوانی ببینیت و ئیشەکەی خۆت بە تاواتی بکەی دەستە خۆش بێت تۆش سەرکەوتویت ئیشەکەت سلامت بی. ئێستا بۆ فری لە بۆم ئێستا دەبێت لەبیرە خۆتان مەبەنەوە. بەڵێ نەبیرمان ناچێتەوە ئێمە بەس ئەخەنووسرای ئێستا بیست ئەخەنووسرای ئێستا بیست. باشە ئێستا بۆتە گۆڕی دەکەین بە فری. والله مەمنون. ئەوە فریەکەیە؟ نا ئەوە دەچی بازاڕی دەکەی دوو کارتمان ناوە پێت هیچ دوو شوێنە ئەمە دەچیتە تێکساس چیکن نان دەخۆیت ئێستا بۆتەکەینە فری ئەوەش دەچیتە ئەربێلا دیجیتال سیتی لە قاتی دوو هەمە هەر لێرە بەڵێ بازاڕی دەکەیت باشە؟ برسیدە؟ با بڕۆین. زۆر باشە سپاس دەکەم خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ بەشداریکردنت. دەستان خۆش سپاس زۆر دەکەم. سپاس. کارتێکی فەرموو ئەوە کارتە فریەکەی بۆ بەڕێزە ئای دەستۆش دەیەکەش کەشمان دەنێ ئەوە بۆ هەموو مامەستا سیم برسید نەبوو تازە نەدەگۆ برسیمە بەخوای گوتی برسیمە کاکە کارتەش گەش ئەو بابێتە لامانە قسەی خۆشمان بۆ بکە خۆشەویست مامۆستا فەرموو زیکرایەتێک بجێڕۆ دەچی ناین